سيمين داره وكونغري سيماكس عراق السليمانية بريفدشة لورستو جامعية أفكاري من عوجين جمال راوشيد شوبيناز بوري ميفانة كيفجية بل عوجين دم باش بەڵە جارێکی دیکە سڵاوتان لێبێت دەم کاتتان باشکارەکانی دووەم ڕۆژی سێمین دیداری گەیاندن و ئەلکترۆنیات و کەناڵەکانی بینین و بیستن و ڕاگەیاندن لە شاری سلێمانی بەردەوامی هەیە. من بۆم گەشتە بەڕێز دیلان ڕەشاد گوتەبێژی وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانم لەگەڵ دەبێت تایبەت بە دیدارەکە قسە دەکەین هاوکات چەند تەوەرێکی تایبەت بە بابەتەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەوەی کە تایبەتە بە ڕێکخستنەوەی فریکوێنسی ئەو بابەتی کە لە ڕابردوودا باس کرا ئەو ڕادیوانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن هاوکات بابەتی ئینتەرنێت و چەند بابەتێکی دیکە گفتوگوی زیاتری لەگەڵ دەکەم و تیشکی زیاتری دەخێنە سەر کاک دیلانم کاتت باش زۆر بە خێراتی بۆ ستۆدیۆی کراوی کوردستان سپاس کاک دیلان ئەمڕۆ دووەم ڕۆژی دیداری گەیاندن و ئەلکترۆنیات و کەناڵەکانی بینین و بیستن و ڕاگەیاندن لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بەگشتی دوێنێ و ئەمڕۆ دیدارەکە لە دیدی ئێوە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن کە لایەنێکی تایبەتمەندن بەم دیداریکان بۆ ڕێکخراوە و ئێمەژ وەکو کوردستان بیسوار کە سپۆنسەری میدیایی دەکەین چۆن بەڕێوە چوو چۆنتان بینی؟ بەڵێ سڵاوتان لەوێ وەکو دەزانین ئەم دیدارەی ئەم دوو ڕۆژەی کە لە پارێزگای سلێمانی ئەنجام درا هەم ئێمە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی اتصالاتی عێراقی وەکو چاودێر ئێمە بەشدار بووین و ئەو کۆمپانیایی کە ئەم دیدارەی ڕێخست بوو و ئەم هاوشان لەگەڵ دیدارەکە ئەم ئەکسپۆیە معرەزەشی تێدا بوو کە پەیوەندی تەواوی لەگەڵ کۆمپانیەکانی گەیاندن و تەکنەلۆژیا و ئەلکترۆنیات بوو. بەگشتی دیدارەکە بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان کە لێرەش کرا و گرنگێکی تەواوی هەبوو و بەشداری ئێمە و بەشداری کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لەو معرەزە و لەو دیدارە تا ڕادەیەکی باش توانم بڵێم هەماهەنگی و پەیوەندیەکی باشی لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش دروست کردو ئەم جۆرە نەشاتانە بە شێوەیەکی گشتی تەسەوڕ دەکەم هەم لای ئێمەوە زانیاری ورتر دەست دەکەوێت لەسەر بوارەکانی گەیاندن بەگشتی و هەم لای ئەوانیشەوە ئاشنابوون بۆ تەتەوڕ و پێشکەوتنانەی کە لە بواری گەیاندن لە هەرێمی کوردستان هەیە و ئەمە بەڵگە و دەلیلیش لە بەردەماندانان و بینیان کە هەم کەرتی تایبەت و هەم کەرتی گشتی کە چه پێشکەوتنێک لە بواری گەیاندن لە هەرێمی کوردستان کراوە ئەمە دواتر توانین بە وردیش بچینە سەری قسەی لەسەر بکەیت. باش کاک دیلان تا چەند ئەم دیدارە توانیوەتی کۆمپانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بهێنێتێ بۆ هەرێمی کوردستان بۆ ناو هەرێمی کوردستان بۆی لە بواری تەکنەلۆژیا ئەو بابەتانی کە لە دیدارەکەدا باس کران و لە پانێلەکانی دوێنەدا باس کران وا بکات کۆمپانیەکان بێن لە هەرێمی کوردستان کار بکەن. بەڵێ بەدڵنیاییەوە ئەم شێوازە لە کۆبوونەوەی کۆمپانیەکانی کەرتی تایبەت و نمایشکردنی دواترین نوێترین پێشکەوتن و تەکنەلۆژیای خۆیان لە بوارەکانی گەیاندن و ئەلکترۆنیات ئەمە بەدڵنیاییەوە کاریگەری هەیە لەسەر ئەو پەیوەندیە و ئەمەوا دەکات لێرە ئەگەر لە ڕۆ بزنسیەکەوە لە ڕۆ بازرگانیەکەەوە بیر لێ بکەوە کۆمپانیەکان ڕەنگە هەمویان هەوڵیوە بدەن بۆ بەدەستێنانی قازانج و خام بتوانن جوان باشترین بڕاند تەکنەلۆژیای سەردەمی بێن لە کوردستان ئەو ئەگەر لە ڕووی لایەنە خزمەتگوزاریەکەشەوە بێت کەمە خزمەتگوزاری دوجار هاوڵاتی سوودی لێ دەبینێمە لە ڕووی ئابووریشەوە ئەم پەیوەندیە دروست دەبێت و بەدڵنیاییەوە پێشتریش ئەمە بۆ کۆمپانیای زۆر گەورە لە هەرێمی کوردستان لە بوارەدا خزمەتگوزاری پێشکەش کردووە تەکنەلۆژیا و ئامێری سەردەمی هەبووە وە بەو حەجمەی کە هەیە کە بینیمە لەم دوو ڕۆژە خراپ نەبوو و دەتوانم بڵێم ئەمە دەستکەوتیشی دەبێت و باش ئێوە لەگەڵ کۆمپانیەکان چیتان بۆ کردن چ کار ئاسانیەکیان بۆ دەکەن بۆ ئەوەی کە کار بکەن بێگومان کارکردنی کۆمپانیەکان لە ناو هەرێمی کوردستان بێتەوە بۆ کارێک بۆ ڕەخساندنی هەلیکاریش ئێوەکو وەزارەتەکەی خۆتان وەکو لایەنێکی تایبەتمەند بەم بوارە چیتان کرد لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا تا چەند توانیتان هەماهەنگی دروست بکەن؟ بەڵێ وەکو باسم کردێمە وەکو لانی چاودێر لەم دیدارە باشدار بووین و پەیامی خۆمان هەبوو لە ڕێگەی بەرەبەرایەتی گشتی و پەیامی وەزارەت لە دیدارەکە و کاری ئێمە بۆ ئەو تایبەت بۆ ڕێنمایانەیە کە لە بواری گەیاندن ئێمە وەکو وەزارەت
ئەرچی ئێمە ڕێخستنی ڕێنماییەکە ڕێخستنی کار ئاسانیەکە لەژێر ئەو ڕێنمایە توانێت کار بکەن بۆیە دەتوانم بڵم ئێمە ناتوانین ئەو دەورە ببینین کە بتوانین کۆمپانیەکان ڕاکێشن ئەمە بازرگان وەبەرهێنەرە توانێ ئەمە بکاتن ئەمە ڕەنگە لە ڕێگەی ژوورە بازرگانەکانەوە بتوانن کۆمپانیای گەورە لە دەرەوەی هەرێمی کوردستان بانگێشکەن و ئەوەی ئێمە لایانی فەرمی و حکومەت توانین تەنها ڕێنمایەکان ڕێکشن. با تۆزە لە دیدارەکە دوورکەوینەوە پێشەوەی کە بینە ناو ڕاستەخۆیەوە منتوان گفتوگویەکمان کرد تایبەت بە ڕێخستنەوەی فریکوێنسی ئەو ڕادیوانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن و وەزارەتی گواستنەوە گەیاندن لە ماوەی ڕابردوودا هەوڵێکی وای هەبوو. ئەم هەوڵە بەکوێ گەشت چیتان کرد بۆ ئەوە تا چەند توانیتان ڕێخستنەوەیەک بۆ کاری ڕادیۆکانی هەرێمی کوردستان بکەن بێگومان بۆ تەلەڤیزیۆن و بۆ وێبسایتەکانیش ئێوە و کارانتان کردووە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە بەگشتیان پرۆسەیە بەکوێ گەشت؟ ئەمە پرۆسەیەکی بەردەوامە و دەتوان بڵێم لە کابینەی نوێمدا ئێمە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن لەسەر ئەم بوارەش کار کراوە و خۆم بۆم باسکردی پێش پرۆگرامەکەش کە لەو بواری ڕێخستنەوەی فریکوێنسیەکان کار کراوە و هەنگاوی زۆر باش چۆتە پێش و ئێستا بەردەوامیشە لە داهاتوودا ڕەنگە ئەمە بە شێوازێکی زۆر سەردەمی سوودی لێوەربژێ بە تایبەت ئێستا لە ڕووی دەستگا بیستراوەکان ئەمە کاری زۆر ڕخستنەوەیکی باشی بۆ کراوە ئەوەی کە پێشتر ڕەندێک هەندێک کێشەی تەکنیکی هەبووە ئەمانە هەمووی چارەسەر کراوە ئەمە وەکو لایەنە فەنیەکەی وەکو لایەنی تریشەوە وەزارەتی ڕۆشنبیری بە هەماهەنگی لە ڕووی با بڵێن مۆڵەتدان بە دەستگا بیسترا و بیندراوەکان ئەوان بەپێی ئەو ڕێنمایانەی کە خۆیان هەیەە ئەوان مۆڵەتی شێوازی پەخشکردن لای ئەوانە ئەوەی تر لە ڕووی تەکنیکوە ئێمە ڕێکی دەخەین. باش تایبەت بە بواری ئینتەرنێت دوێنێ دکتۆر جەمال بەڕێوەبەری گشتی گواستنەوە گەیاندن لە وەزارەتی گواستنەوە گەیاندن بابەتێکی باس کرد تایبەت بە پاکێجی خێزانی و باسی ئەوەی کرد کە ئێستا هاوڵاتیەکی زۆر بەکاری هێنێ و ئێوە توانیتانەوە وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم خزمەتگوزارە بۆ هاوڵاتیان بەردەست بکەن. گرنگی ئەم خزمەتگوزارە بۆ هاوڵاتیان چیەوە تا چەند ئێستا هاوڵاتیان پێشوازیان لێ کردووە بە تایبەت بۆ خێزانەکان چونکە خۆی هەر باش بابەتەکەش تایبەتە بە پاکێجی خێزانی. بەڵێ دیارە ئێمە بە خۆشحاڵیەوە یەک لە دەستکەوتە هەرە گرنگەکان لە وەزارەتی گواستنەوە گەیاندن بە جوودی خودی جەنابی وەزیری گواستنەوە گەیاندن کاگانۆ جەوهەر زۆر جددی بووە لەسەرەوەی کە بواری ئینتەرنێت و تەلەفۆن لە هەرێمی کوردستان لەسەر ڕێچکەی خۆی بڕوا و بە نوێترین تەکنۆلۆژیا و بە تەندروستی هاوڵاتیان بتوان لێ سوودمەند بن. ئێمە بۆمە تەنها قسە نییە ئێمە بە بەڵگە و بە ڕقەم و بە داتا پێتان دەڵێن کە چی کراوە دابەزاندنی نرخی بالەوە دەست پێ بکەم دابەزاندنی نرخی تەلەفۆن لە دەستپێکی کابینەوەیەمەوە یەک لە بەرنامەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندنەوە بووە کە ئێمە چەندین جار لە ڕێگەی بەغداوە بە حکمەوەی ئەو سێ کۆمپانیایی سەرەکی مۆبایل کە کۆڕک و ئاسیا و زەینە لە ڕێگەی هەیئەی ئەعلام و ئیتصاڵاتی عێراقیەوە ڕێگە پێدراون و ڕاستەوخۆ مۆڵەتیان لای ئەوانە بۆیە ئێمە چەندین جار هەوڵی ئەومان داوە نووسراومان کردووە کە دەبێ یان ئەوەتە ئەو زەڕیبەی لەسەر کارتی مۆبایل هەیە زەڕیبەکە بگەڕێتەوە خەزانەی دەوڵەت و هەر هاوڵاتیان هەرێمی کوردستان لێ سوودمەند بن یانیشەوە تێ دەبێ ئەم زەڕیبەیە لا ببدرێت چونکە ئەو زەڕیبەیە لە مشتەرکین لە بەشداروانی هەرێمی کوردستان وەرگیراوە بە بێوەی لێی سوودمەند بن ئەمە لاش برا ئەوجا عێراقێک ئەمە بیکا بە دەستکەوتی خۆی مهم کارێکی باش کراوە ئێمە هەموو نووسراوەکانیش کە پێشتر ئێمە زەختمان کردووە پێشنیازی ئێمە پارساڵ لەگەڵ شاندێکی وەزارەت سەرپەرشی جەنابی وەزیر ئێمە چوینە بەغدا لەگەڵ وەزیری ئیتصاڵات دانیشتنەوە مۆزوعە مناقەشەی لەسەر کراوە لە هەگە هەیە ئیعلام و ئیتصاڵاتی عێراقی ینی مناقەشەی لەسەر کراوە مۆزوعە بۆیە ئەمە چۆ بواری جێبەجێکردن خۆشبەختانە ئێستا هاوڵاتیان ئەو زەڕیبەیە لە کاردەکانی پەیوەندی وەرناگرن ئەوەی تر ئێمە سەتابیز نرخی هێلی خزمەتگوزاری ئینتەرنێت لە سەتابیز نرخمان دابەزان ئەم نرخەدا لە سەتابیز دابەزی و خێراییەکەشی زیاتر بوو ینی ڕەنگە هەمووتانە و
ئەو ینی بەڵگ شایدیەوە بدەن لەسەرەوەی کە ئێستا خێرایی ئەتەرنێت و نرخەکان زۆر بونجاوگە تۆ بەراوردی بکەی لەگە هەر شوێنێکی دەوروبەری ڕازین لەو خزمەت گوزاری ئینتەرنێت بە دڵنیایی لێ ڕازین بەڵام ئێمە هەوڵی دەین باشتریشی بکەین هاوڵاتیان ئەوانی کە باکستێج هاوڵاتیانتان بۆ هات بێتەوە هاوڵاتیان ڕازین لەوەی کە لە ڕابردوودا هەبووی کە ئێستاش هەیە بە دڵنیایی وەزانی من بۆتی دەسەلمێنم لەبەر چی ڕازین ولا ئەگەر ناڕازی بن هۆکارەکان چییە کۆمەڵێک هۆکاری تەکنیکی یان دەتوانم بڵێم هەندێک جار کۆمەڵایەتیشە ئەمەوا دەکات زۆر جار هاوڵاتیان گلەی لە خێرایی ئەتەرنێت یان لە ئەوە بکەن یعنی بۆ نمونە ئێستا ئەگەر بیانەوێ کۆمپانیا بیوێ بورجێک دابنێ تاوەرێک دابنێ لە شوێنێک زۆر جار لە ڕووی دابوونەریتی کۆمەڵایەتی و لەو شوێنە خەڵکی شوێنەکە هەر خۆیان قبول ناکەنەوە تاوەران لێدا بێت خۆ دەزانی ئەگەر ڕێخستن و دانانی تاوەر بۆ شوێنانە بۆیە خزمەت گوزاریەکان لەوێ باشتر بکرێتن ئەمە یەک لەو هۆکارانەیە زۆر جار هاوڵاتیان خۆیان ڕێگرنەوە ئەوجا هۆکاری تریشەیە ئەمە ڕەنگە پسپۆڕێکی ئەلکترۆنیا قسەی لەسەر کازانێ بۆ نمونە کابرا هەیە ڕەنگە مۆبایلەکەی سرعی مۆبایلەکەی زۆر خراپە مۆبایلەکەی لە ڕووی کوالێتیەوە ڕەنگە تۆزێک نەزم بێ یان مۆبایلی چاسایی بەکاربێنێ زۆر جار وازانێ هێلەکەی ئینتەرنێتی خراپە ڕەنگەمە خۆ جەناب بزانیمە جار پەیوەندی بە ڕام و ئەوەی مۆبایلەکەی خێرایی مۆبایلەکەەوە هەیە ئەمە زۆر حالەتی حەزەکەم قسەی لەسەر بکەیت ئەوەی پاکێجی خێزانیەکە دەستکەوتێکی زۆر باش بوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێمە پێشنیاری وەزارەتی ئێمە بوو خۆشبەختانە ئێستا لە مەرحەلەیەکی زۆر باشدایە چونکە بە ئامار لەبەر دەستمە تا ئێستا توانم بڵێم 600 هاوڵاتی استفادەی لێ بەشدارن لە خزمەت گوزاری پاکێجی خێزانی واتە کارتە بەکاردێن و ئەوانەی کە نازانی و نازانن کە